لەناو ئەفسانەکانە هەموو ئەو تێڕوانینانە بوونی هەیە کە باوانی ئێمە لە زاگرۆس بەرهەمێننەوە. زۆر گرنگە پێش هەموو شتێک بە ئەفسانەکانی خۆمان ئاشنا بینەوە. لە هەورامانە ئەفسانەگەلی زۆرمان یەک لەو ئەفسانانە ئەفسانەی پیشالیارە. ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ژینگەیی لە ئێستادا چەند پێویستی بە زانستە، پێویستی بەوەیە دیسانەوە بە ئەفسانەکانە بچێتەوە. جاران مرۆڤ ئەفسانەکەی بە ڕاستەقینە دەزانی، بەڵام ئێستا بە بابەتێکی ڕاستەقینە و حەقیقەتی نازانی. ئەفسانەکان زادەی ژینگەن، خواوەندەکان زادەی ژینگەن. ئەفسانە بۆچی گرنگە؟ ئەوە تێبینێکی گرنگە لە ناو دنیابینی ئەفسانەی کوردیە یان ئەفسانەی زاگرۆسە، هەموو ئەو نەریت و هەموو ئەو داب و هەموو ئەو خەیاڵاتەی مرۆڤی کۆنی کورد لە مێژوو دێرینە بەرجەستاکات. واتە ئێمە گە بمانەوێ بگەڕێنەوانێ بۆ بیر و بۆ چوون و تێڕوانینی باوانمان بۆ دنیا و سروشت، ئەوە بێ بگەڕێنەوە بۆ ئەفسانەکان. لەناو ئەفسانەکانە هەموو ئەو تێڕوانینانە بوونی هەیە کە باوانی ئێمە لە زاگرۆس بەرهەمێننەوە. ئەمە لە ڕووی مێژوویەوە خاڵێکی یەجگار گرنگە، چکە بەشی زۆری مێژووی ئێمە ئەوەی کە نووسراوە یان ئەوەی وەکو شوێنەوارە لەلایەن دوژمنانەوە فەوتاوە، ئەوەی کەماوەتەوانێت لەناو ئەفسانەکانە بۆ ئێمە ماوەتەوە کەمە بەهایەکی هێزگار دێرینی هەیە بۆ ئێمە. لەوانەیە زۆر ڕوون نەبێت لە ئەفسانە کۆنەکانە چۆن کاریان بۆ ئاڕاستەیە کردەوە، بەڵام ئەتوانین ئێمە هەندێک شت لە ئەفسانەکان وەربگرین کە چۆن مامەڵەیان لەگەڵ ژینگە و لەگەڵ سروشتا کردووە، بیکەنە نمونەیەک بۆی کە چاوی لێ بکەین خەڵکی ئێستا. چۆن خەڵک ئێستامە باسی کاوا ئەکەین کە بۆ نمونەیە کە بۆ هەموو کەسێک تاکێکی کورد کە زۆڵم قبوڵ ناکە. ئەتوانین هەندێک لە ئەفسانە کۆنەکانی کوردستانی کۆن دەربێنین پیشانی بین کە چۆن ئێمە سەرچاوە سروشتەکەمان پارێزین. بۆ نمونە یەکێکراوانە کەسە لە خەیاڵما ئەفسانەی زیو هەیە. زیو یەکێک بۆ لەو مادانەی کە زۆر لە کوردستانی کۆنا بە تایبەتی لە تۆرۆس دەرهێناوە و شتیان لێ دروست کردووە و ئاڵگۆڕیشان کردووە پێی بە بەرامبەر بە کەلوپەلی تر. زیو یەکێکە لە کوڕەکانی کوماربی کە گەورە خواوەند یا باوکی هەموو خواوەندە خوریەکانە. ئەو ئەفسانەیە باس لە لەدایکبوونی زیوەکە کە کوڕی ئەو خواوەندەیە، بەرەوە بینی ئایتینەکە مادەیەکی گرنگە، مادەیەکی گرانبەهایە، کوڕی خواوەندە، پیرۆزە. لەبەرەوە تۆش بە پیرۆزی گرانقەدری بە بەهایی مامای لەگەڵا بکەی. بۆ نمونە بە هەمان شێوە باسی دار و درەخت ئەکرێ کە چ ڕۆڵێکی هەبووە. بەمە مادەم ئەوان ڕێزانە دارستانەکانان گرتووە، پیشانی بینەوە بیکەین بە نمونە بۆ خەڵکی ئێستا کە ئەوانیش بە هەمان شێوە بەو هەمان شێوە مامەڵە لەگەڵ دارستانەکان بکەن. ناکوچی بە خاتی پورە هەنگێک دارەکە لە بناو بڕیتەوە. بۆ نمونە کاتی خۆی وایان نەکردووە بۆ لە هەموو شوێنەکە. لە هەورامانە ئەفسانەگەلی زۆرمانە یەک لەو ئەفسانانە ئەفسانەی پیشالیارە. لە ڕاستیدا ئەم چیرۆکە لەوە دەست پێ دەکات کە کچی پاشای بوغارە نەخۆشیێکی کوشندە دەگرێت و جۆرێک لە جۆرەکان دووبارەویش ئەو شێوەی پاشاکەی ناو چیرۆکی شاماران چارەسەری نییە و باوکی کچەکە پاشای بوغارایە زۆر خەفەت بە دۆخی کچەکەی دەخواوە بەڵێن دەدات بەوەی کە هەر کەس ئیمکان و توانای ئەوەی هەبێت کە نەخۆشیەکانی کچەکەی چارەسەر بکات. ئەو ئامادەی هەیە کە ڕازی بێت بەوەی کە کچەکەی لەگەڵەوە هاوژیانی پێک بێنێت و بە تێپەڕبوونی مروری زەمان ناوبانگی پیشالیار لە ناوچەی هەورامان دەبیستن دەنێرن بە دوای بازڵام پیشالیار ئامادە نییە هەورامان بەجێ دەڵێت دەتوانن ئێوە نەخۆشەکە بێنن بۆ ئێرە. فعلەن کە نەخۆشەکە دێنن لە شوێنێک کە لە دەکەوێتە هەورامانی ئەو دیوەوە لە بەرامبەر پێم وا بێت هەڵە نەبم لە بەرامبەر کوندی
بەڵبەر و سلێنایە بەردێک هەیە لەوێدا کە تا ئێسشی لەگەڵا بێ هەورامیەکان پێی دەڵێن تەوەنە و سرەوای ینی بەردی ئازارشکێن کە دەگاتە ئەوێ ئێش و ئازارەکان و نەخۆشیەکانی جۆرەك لە جۆرەکان دەڕەوێنەوە و نامێنن و کە چاویشی دەکەوێت پێ پیشالیار تەواو باش دەبێتەوە چکە پیشالیار عارفێک بووە کە دەگەڕێتەوە بۆ سەر نزیک بە قۆناغی دەرکەوتنی فەلسفەی سەردەشت لە هەوراماندا و لەناو ئەم ئەفسانەشدا توخمەکانی ژینگە پارێزی زۆر باڵکێشە یەک لەوانە بۆ من ئێسەشی لەگەڵا بە کاتێک کە تۆ دەچیتە نزیک بە مەرقەدی پیشالیارەوە و ساڵانش کە مەراسیمەکانی یاد دەکرێنەوە ئەلە یادا هیچ درەختێک نابڕێتەوە دەست بۆ سەرچاوە ئاویەکەی نابرێت کاتێک هەر مرۆڤێک لەگەڵ سروشت و ژینگەیە زۆر ڕازگۆیانە ببێتەوە بە یەک باشە سروشت و تەبیعات چی لە هەناوی خۆیدا هەبێ هەمان ئینێرژی و توانە و وزە و تااقە دەگوازێتەوە بۆ ئەویش و دەتوانم بڵێم کە کارکتەر و کەسێتی پیشالیار هەڵگری هەمان ئەو خەسڵەتانەیە کە لەناو سروشت و تەبیعەتە هەبووە لە ڕاستیدا. هەر لە جوگرافیای هەوراماندا ئێمە شاخێکمانەیە کە ناوی شاوەیە و شاخی شاوە نەک یەک ئەفسانەی لە خۆیدا هەڵگرتووە بەڵکو هەڵگری دەیان بابەتی ئەفسانەیە لە ڕاستیدا بەڵام یەکێک لەو ئەفسانانە ئێمە باسی بکەین ئەویش ئەوەیە کە لە ڕۆژگارێکە کەسێکی ڕاوچی ڕوو دەکاتە شاخی شاوە بە مەبەستی ڕاوکردن بەڵام لەو کاتەیە کە ئەم کارکتەرە ڕوو دەکاتە شاخەکە ساماڵ ئاسمان ساماڵە تقریبان لە پڕێکدا بۆ پارێزگاریکردن لە گیان لەبەرەکانی خۆی تەموتواڵەیەکی زۆر لە ناو چیای شاوەیە دروست دەبێت و ئەمە دەبێتەوە کارەوەی کە ئەو گیان لەبەرانەی کە لەوێدان زۆر بە ئاسانی خۆیان لە چاوی ڕاوچی ون بکەن و لە هەکبە و هەناوی ئەم ئەفسانەشدا دەتوانین توخمەکانی ژینگە پارێزی و بە تایبەت پاراستن و مانەوەی گیان لەبەرە کێویەکان ببینین و توخمێکی دیکەی پاراستنی هاوسەنگیە لە نێوان مرۆڤ و سروشت و تەبیعەتە بۆن منەگەر بڕیار بێت بوون منە جۆرێک لە جۆرەکان کولتوری ڕاویژە بێت پێویستە ئەو کولتوری ڕاوە لەگەڵ هەماهەنگی ناو سروشت و تەبیعەتە یەک بگرێتەوە ینی شەلم کوێرم ناپارێزم وەکو دەڵێ لەم ڕۆیە بەداخەوە دەیبینین مرۆڤ بەربووتە سروشت و تەبیعەت و گیان لەبەران بپارێزێت و یەکێکی دیکە لەو توخمانی کە لە هەناوی ئەم ئەفسانەدا من پێم پێبرد تێگەیشتم لە ڕێگەی ئەم ئەفسانەوە تێگەیشتم لەوەی کە بۆچی لە هونەر و ئەدەبیاتی هەوراماندا هێندە پرسی ژینگە پارێزی باڵکێشەوە لە ناویشە لە ناو هونەری گۆرانی هەورامیە بەتابەت بۆچی چەند بەزمێکمان هەن لەبارەی پاراستنی گیان لەبەرەکانەوە لە بەزمی کەڵەکانە کەڵەکێویەکانەوە تا بە بەزمی کەوەوە بیگرە وەیلی ئاخری. هەموو ئەو میکانیزمەی کە بۆ کارەساتەکان و ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ژینگە کە ئێستا گیراوەتە بەر هەمان ئەو لێکەوتو ئەو دەرەنجامەنن کە لە ئەفسانەکانە باس کراوە بە نمونە ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ژینگەیی دوای ئەوە پلانی استراتیجی دانان یا دروستکردنی استراتیجی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کارەساتانەی کە لە کاتی یا لە ئەفسانەکانە پێمان گەشتووە دوای ئەوە ئەو ناهاوسەنگی و نائەدالەتیەی کە ئێستا بووە بە بەرنامەیەکی گەورە بۆ ڕوبەڕووبوونەوەی ژینگە ئێمە لە ئەفسانەکانە زۆر بەڕوون و ئاشکرا بەرجەستەیەکەین بە تایبەتی لەو دوو ئەفسانەیە کەوتم ئەفسانەی دروستبوونی کەون و گلگامێشیش بە هەمان شێوە
سیرەکەی ئەو استراتیژیانێکی ئێستا گیراوەتە بەر هەمان ئەو استراتیژیانن کە وەختی خۆی لە ئەفسانەکانە باس کراون. چۆن ئێمە بتوانین هاوسەنجیە دروستکەین لە سەرچاوە سروشتیەکانمانە لە سەرچاوە ژینگەیەکانمانە کە ئەمانە ئێستا زۆر بە ڕون و ئاشکرا بووە بە بەرنامەی زۆرینەی ڕێکخراوە جیهانیەکان بە تایبەتی UN و ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان. سیرەکەین ئەفسانە ئەو چیرۆکانەی کە باس کرا و ئێماڵین خەیاڵە سیرەکەین لە ڕووی بنەماکانەوە هەمان بنەمای ئێستایان هەیە. بەڵام ئێستا تەکنۆلۆژیا و زانست پێشکەوتوترن ئەتوانن پێی بە شتەکان بەرن بە شێوەیەکی زانستی کەواتە ئەو پرسیارانەی کە ئێستا هەمانە بە شێوەیەکی زانستی جوابیراوەتەوە ئەگەرچی لە ئەفسانە کۆنەکانە بە شێوەیەک لە ڕێگەی خواوەندەکانەوە جوابیراونەتەوە بەڵام تێگەیشتنەکە هەر هەبووە. تێگەیشتنی ئێمە ئێستامان لەسەر بنەمایکی زانستیە تێگەیشتنی ئەو کاتمان لەسەر بنەمای دینداری و بوونی فرەخوایی و هەروەها ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانەی کە لەو کاتەیە هەبوون لە ئێستاشە هەن. بەڵێ بێگومان ئەفسانە ماوە و ئەفسانە هەر دەژمێنێ بەڵام جیاوازی ئێستا چۆن دڵی باوەڕبوون بە ئەفسانە و هەڵوێستی مرۆڤ بەرامبەر بە ئەفسانە لە ئێستا و جاراندا چۆنە جاران مرۆڤ ئەفسانەکەی بە ڕاستەقینە دەزانی بەڵام ئێستا بە بابەتێکی ڕاستەقینە و حقیقەتی نازانێ بەڵام وەکو بابەتی حقیقی دەکەوێتە ژێر کاریگەریەوە. بۆ نمونە ئێستا ئەفسانە لە چیدا ڕەنگ دەداتەوە لە هونەردا ڕەنگ دەداتەوە ئەمە سینەمایە ئەمە ڕۆمانە ئەمە شیعرا کە لەوانەدا ڕەنگ دەداتەوە مرۆڤ دەزانێت ئەوە حقیقەت نییە زانیەوە مەجازە ئەوە ڕەمزە واتە میتافۆرە سیمبۆڵە بەڵام وەکو حقیقەت دەکەوێتە ژێر کاریگەریەوە. تۆ ئەگەر ئێمە دیقەت بگرین مرۆڤ سەیری ئەڵقەیەک دەکات یا سەیری فیلمێکی سینەمایی دەکات دەست دەکات بە گریان دەست دەکات مەسەلەن زۆر دەکەوێتە ژێر کاریگەریەوە تەسەوراتی دەگۆڕێت تێبینی دەگۆڕێ هەڵوێستەکان دەگۆڕێ ئەمە خۆ حقیقەت نییە کە دەکەوێت ژێر کاریگەری بەڵام لەبەر ئەوەی ناوەڕۆکەکەی ناوەڕۆکێکی ڕاستەقینەیە باس لە بابەتێکی ڕاستەقینە دەکات بۆیە مرۆڤ بەتاوی دەکەوێت ژێر کاریگەریەوە واتە لە ئەمڕۆدا ئەفسانە بوونی نییە بە تەوزیفکردنەوەی ئەفسانە بوونی هەیە و هەتا مرۆڤ بینێ لەبەر ئەوەی ئەفسانە پێداویستێکی زۆر سەرێکی مرۆڤان ئەفسانە هەر دەمێنێ. بەداخەوە ئەفسانە سەرڕای گرنگجەکەی و سەرڕای ئەرێنی بوونە زۆرەکەی کە باسمان کرد لە دوو ڕوانگەوە بە نەرێنی سیر دەکرێت. یەکەمیان ئەوەیە کە بابەتە ئەفسانەیەکان تەوزیف دەکرێن بۆ هەندێک ئامانجی ناسیۆنالیستی و ئامانجی سیاسی نەرێنی تەبەن ئێمە ڕزمانێ بۆ لایەنە ئیجابیەکەی ناسیۆنالیزم بۆ نمونە ئەوەی کە نازیزم بەکاری هێناوە ئەوەی کە بۆ نمونە زۆر ڕەوتی دیکە بەکاریان هێناوە و بووە بەهۆی ئەوەی کە خەڵک سەرنجی خەڵک ڕابکێشن بەرەو شەڕی بەرن و بەرەو جۆرەها شەڕ و شۆڕی گەورە لە گردون دابراون ئاینیش ئەو ڕۆڵی بینەوە کە ئاینیش لەسەر ئەفسانە بەندە بۆ نمونە و توندوتیژی مەسیحێتی نیکردو توندوتیژی ئیسلام لە ڕاستیدا ئاین خۆی نابێت لەگەڵ توندوتیژیدا بێت بەڵام تەوزیفکردنی خراپی ئەفسانە بۆ بەهۆی ئەوەی لە ئاینیشدا ئەو ڕووداتون لە چۆن دەڵێی ئەفسانە ناسیۆنالیستەکاندا لە ئەفسانە بۆ نمونەوە گوتمان لە نازیزم ئەوانە خاڵێکی دیکەی گرنگ هەیە کە بیرمان نەچێت ئەویش ئەوەیە بەداخەوە لە ئێستادا خەڵک وا لە ئەفسانە تێدەگا کە ئەفسانە شتێکە دژی زانستە کە ئەفسانە شتێکە هەتا دژی ئاینە کە ئەفسانە شتێکە یعنی لەگەڵ خوڕافەت تێکەڵی دەکات لەگەڵ چیرۆکی بێمانە تێکەڵی دەکات واتە پێی وایە شتێکە یعنی زیان بە واقع دەگەێنێت ڕاستیدا ئەوە لە تێنەگەشتنی مرۆڤەوە هاتووە چونکە لۆژیکی زانست جیاوازە لۆژیکی ئەفسانە جیاوازە لۆژیکی کە دەڵێن لۆژیکی ئاین لۆژیکی ئەفسانە و ئاینمان هەیە لۆژیکی زانستمانێ لۆژیکی هونەرمانێ لۆژیکی فەرسەفەمانەیە هەر یەکەی بە جۆرە لۆژیکی قسە دەکەن ئیش دەکەن و هەمووشیان پێویستن بۆ ئێمە لۆژیکی زانست نییە لەبەرەوە ئەو زانست پەرستی لای ئێمە هەیە ئەو زۆر بە گەورەکردنەی زانست ئێمە ئەمانەوە هەموو شتێک لەژێر سای زانستە جێ بکەینەوە بەڕاستیداەوە هەڵێکی زۆر گەورەیە زیانێکی زۆر گەورە بە ئەفسانە دەگەێنێت و بەداخەوە ئێمە تا ئێستا وا گۆشکران لەبەرەوەی نازانین زانست چی و کای معرفیەکان چی. بەڵێ بۆ ئەوەی ئێمە لە دیاردەی یان لە قۆناغی ئەفسانە و لە هەناوی ئەفسانە دەرکەوتنی ئەو چەمکەی کە لەم ڕۆدا پێدەوترێت خوددایان خودداوەند تێبکەین لە ڕاستیدا ئەگەر بە میتۆدێکی تەواو جیاواز لەو میتۆدە باوانەی کە لە دنیای فکر و فەلسفەی ئەمڕۆدا هەیە چاوی لێ نەکەین ڕوبەڕووی هەڵەی لۆژیکی دەبینەوە بەوەی کە لە ئەساسدا بنون لە دەرەوەی جوگرافیایی زاگرۆس قۆناغێکی دیاری کراومانەیە بۆ دەرکەوتنی خوداکان دەستپێک خوداکان لە دەرەوەی جوگرافیایی زاگرۆسدا خودای زەمینی بوون
ینی خدای بەرجەستە بوون بۆن منە بەردێک بووە دارێک بووە ئەو تەوتەمەی کە پێشتر باسمان کرد دواتر ئەم قۆناغە لە دەرەوەی زاگرۆس دەگۆڕێت بەوەی کە ئیدی مرۆڤ دەبێتە شوێنگرەوەی ئەوانەوە ئیدعای خودایەتی دەکات بۆن منە نەمرودمانێ بۆن منە فرعونمانە ئەوە إلى آخره بەڵام ئەم دیاردەیە کە دێنەوە ناو جوگرافیای زاگرۆس بە هەمان میکانیزمێ مە ناتوانین دەست و پەنجەی لەگەڵ نەربکەی ئەسڵەن شتێکی بەو جۆرەمان نییە تا دەست و پەنجەی لەگەڵ نەربکەین پێم وایە کە لە زاگرۆسدا ئێمە شایەتی قۆناغێک نین بە ناوی دەرکەوتنی قۆناغی ئاین باشە کاتێک کە تۆ قۆناغێکی بەو جۆرەت نەبووە تا خودایەکی بەو جۆرە شوێنێکە لە دەرەوەی زاگرۆس وەکوتمان باسمان کرد خودایەکی بەو جۆرە شوێنیە باشە بەڵام ئەوەی کە ئێمە پێی دەڵێن خوداوەند یان خوداوەندەکان لێرە چۆن ئەمە هێزێکی بۆ منە لە سەرەتاشا باسمان کرد قۆناغی ئەفسانەکە لە ناو خۆیدا هەڵگریت و توخمی دیکەیە دوو دیدگای دیکەیە یەک لەوانە ئەنیمیزمە باشە ئەلێرەوە دەتوانین داخلی بابەتەکە ببینەوە جارێکی دیکە کە ڕوانینی مرۆڤی ئەم جوگرافیایە بۆ سروشت و تەبیعەت بەو جۆرە بۆ کە هەموو سروشت و تەبیعەت وەکو خۆی زیندووە ئەم زیندوو بوونە وای لێ کردووە کە پێی وابێت ئینەرژی بۆ خۆی کە لەمڕۆدا فیزیای کوانتۆم قسەی لەسەر دەکە بە حەقیقی خۆی خوداوەندەکەیە و لە ناویشدا دەتوانین هەتا ئەوەش بڵێن کە پانتایەکی زۆر لە فرە خوداییشمان نییە لە ناو زاگرۆسدا بۆچکە وەکوتم ڕاستە و خۆم مرۆڤی کۆمەڵگەی ئێمە سەرکاری لەگەڵ سروشت و تەبیعەتەکەی هەبووە و ئەوانەشی کە هەن ئەو خوداوەندانە خوداوەندگەلێکی دیاریکرا و ئەوەن یەک لەوانە ئەنلیلە ئەنلیل خودای ئاوەکانە خودای سەرچاوە ئاویەکانە لە زاگرۆسدا بۆن منە خوداوەندە ستێرکمانەیە خوداوەندە ستێرکمانەیە و خوداوەندە نون سوهاکمانەیە کە پێم وابێت ڕەگ و ڕیشەی هۆریایەکان و ڕەگ و ڕیشەی ناوی هەورامان دەگەڕێتەوە بۆ ئەم خوداوەندە گرنگیدان بە ئەفسانە بەهایەکی ئێستایی هەیە بۆ کورد چکە وەکوتم لە ڕابردووە ئەفسانەگەلی کوردی توانیوێتی لەگە سروشت تا جۆرێک گاوسەنگی دروست کات کە گەشەیەکی زیاتر بە سروشت با بۆ نمونە یەکێک لەو پیرۆزیانێک کە لە ئەفسانەیە هەیە زەویە دارە یان سەوزاییە مەسەڵەن هەموو وڵاتی کوردەوار خاوەنی هەزاران ئەتوانین بڵێن دەیان هەزار چێلگە و سەدان هەزار دارستان و سەوزاییە و ئەو هێزە ئەفسانەیە کە ناو دەرونی کووردا پارێزراوە و ئەمەی بەرهێمێناوە بۆیە دوژمنان ئەتوانمە لێرەوە بڵێم بەشێکی زۆر لە دوژمنانی کورد مەسەن کورد دارە ڕوێنێت ئەوانە چن ئەیبڕنەوانێت کورد دارستان بەرهێمێنی ئەوانە چنەی سووتێنن ئەوە ئێمە بە پێویست تێزانین کە ئەم ئەفسانەگەلە بە شێوەی سەر لە نوێ تۆمارکردنەوە سەر لە نوێ نووسینەوە و بڵاوکردنەوەی لەڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوانێ یان دەستگاکانی چاپەوانێ یان بە شێوەی فیلمی دیکۆمنتاری هەموو ئەم جارێکی تر ئەم ئەفسانانە بێتەوە ناو مەیدان و ئەم قسەی لەسەر بێتەوە و کەسانی ئەکادمی و پسپۆر لەم بوارەیە لێکۆڵنەی ورتر و دەقیقتری لەسەر بکەن بۆ ئەوەی لە دنیای کوردیە ئەم ئەفسانانە جارێکی تر ببێتەوە بە بنیادنەر وەکو چۆن لە مێژووی کۆنا بنیادنەر بوون. کورد لەبەرەوەی خاوەنی مێژووی کێجگار دێنە لە زاگرۆس و خاوەنی ئەفسانەگەلێکی زۆرە هەمیشە داگیرکردنی کورد هەوڵیان ناوە هەموو ئەو شتانە لە کورد بدزن کە هی ئێمەیە و ئەوان بەناوی خۆیانەوە تۆماریان کردووە هۆکاریەوەی کە ئەوان توانیوە نەم شتانە بەرن مەسەلەکەی دەسەڵاتە و دەسەڵاتیش خاوەنی فیلم و خاوەنی ستۆدیۆ و خاوەنی دەستگای چاپ و خاوەنی بابەت گەلێکی زۆرە لە ڕووی ئابوووریەوە بەهێزن ئەوان لە بەرامبەر ئێمەیە بۆیە توانیوانیان بەرهەمان بەرن چکە من بە نمونە بێنمەوانێ گەلێکی وەکو تورک کە شانازیەکەن بۆی کە شاماران بەرهەمگەلی ئەوانەوە ئەوان لە وڵاتی ئەوانە دۆزراوەتەوە و ئەفسانی شامارانەکەن ئەفسانی خۆیان و دەیان فیلم و فیلمی سینەمایی و چەندین کتێب و چەندین بابەتی لێکۆڵنەی لەسەر ئەنجاماوە ئەوان توانیویانە ئەم ئەفسانانە لە ڕۆژگارێک بەرن بەڵام ئەفسانەی شامەران بەنمونە کە ئاماژەم پێەیە لە کوردستان شوێنەکەی لە کوردستانە و چیرۆکە کوردیە
و پاڵەوانەکان کوردن و دنیابینی ئەفسانەی شامەران دنیابینێکی کوردیانەیە بۆیە لەو کاتێک کە گەلی ئێمە هێزەگرێتەوە و توانە و قودرەتی هەیە هاتوانێ هەموو ئەم کەرەسە دزراوانەوە ئەم بابەتە ئەفسانەیە دزراوانە بێنتەوە ناو دنیای کوردی و ئەفسانەی کوردی. بۆ ئەوەی ئەمە بتوانین ئەفسانە سوود لە ئەفسانە ببینین ئەفسانە تەوزیفکەین لە خزمەتی ژینگەدا لە ڕاستیدا پێویستیمان بە هۆشیاریە ئەم هۆشیاریش لە چەند خاڵێکدا خۆی نمایش دەکا بە لە پێش هەموو شتێکەوە بایەخدان بە هونەر بایەخدان بە ئەدەب زۆر گرنگە چونکە لەوێدا زیاتر ئەفسانە تۆزیف دەکرێت لەوێدا زیاتر باخی ئەفسانە دەزانین بە زمانێکی ڕوون بە زمانێکی ئاسان نەوەک ئەوەی ئێمە بین ئەفسانە بخوێنی لە ئەنترۆپۆلۆژیا دەکە ئەوە زیاتر هی خەڵکی پسپۆڕە بەڵام تۆزیفکردنی لە هونەردا ئاسانە هەم سەرنجڕاکێشە مرۆڤ هاان بدرێ بۆ خوێندنەوەی ئەدەب مرۆڤ هاان بدرێ بۆ داداچوونی هونەر هاان بدرێ بۆ خوێندنەوە بە شێوەیەکی گشتی بۆی هۆشارێک دروستکات بەرامبەر بە ژیان بەگشتی و بەرامبەر بە گرنگی ژینگە بە شێوەیەکی تایبەتی و خوێندنەوەش معریفە بە شێوەیەکی گشتی مرۆڤ دوور دەخاتەوە لەو کاریگەری نەرێنیانی کە سیستم هەیەی کە سەرمایهداری هەیەی کە تەکنۆلۆژیا بە تایبەت هەیەی زۆر گرنگە پێش هەموو شتێک بە ئەفسانەکانی خۆمان ئاشنابینەوە دەقەکانی هەیە ئەبێت دەریخینەوە ئەبێ بیکەینە کوردی بڵاویکەینەوە ئەبێ تەوەزیفیکەین لە فەنە لە ڕسمە لە پەیکەرە لە شعرە لە سینەمایە لە زۆر لە کتێبە لە نووسینە تەوەزیفیکەین لەوانەیە بێمە بەرچاو بەرگوێی خەڵکی خۆمانە پێی ئاشنا ببنەوە و نمونونەکانی لێوە بگرین و خەڵک دواییش بێن چینێکی تر خەڵکی تر بێت تەفسیری ئەمانە بکات و وانە فەلسەفیەکانی بخاتە ڕوو بۆ بەرچاوی و بەرگوێی خەڵک جەماوەری خۆمان لە پێناوی ئەوەی کە بە جایکەم کولتور و هینی خۆمان شارەزە ئاشنابینەوە ئەو دووەمیش بۆەوەی بخێنە خزمەتی گەل و نیشتیمان و سروشت و ژینگەمان و هەموو شتێکمان کە ئەو شوێنێک کە تایژین ئەو کانی لێ خوێنەوە بەردی تێرەفڕێت تێفڕێنین دەکرێت لەمڕۆدا بۆ ئەوەی قۆناغی ئەو ئەفسانیان توخمی ئەفسانە بخێنە خزمەتی زانستی ژینگە پارێزیەوە دەکرێت چەند میکانیزمێک بگیرێتە بەر یەک لەو میکانیزمانە حتا دەتوانین بڵێن هەڵمەتێکی زۆر فراوانی نووسین و توێژینەوە لەبارەی تخمەکانی ژینگە پارێزی لە ناو ئەفسانە کوردیەکانە حتا ئەفسانەکانی دەرەوەی کوردستان من دڵنیام لە دەرەوەی زاگرۆسیش یعنی ئەفسانە گەلێکی بەو جۆرەمانە بەڵام دەکرێت پانتایەکان وەکەوەی خۆمان بەرفراوان نەبێت وە یەکێکی دیکە لەو بابەتانە کە دەتوانین لەمڕۆدا کاری لەسەر بکەین بۆی بخێنە خزمەتی کولتوری ژینگە پارێزیەوە ئەوەیە کە چۆن ئێمە بین ئەو ئەفسانانە بکەینە ڕۆمان ژانەری ئەدەبی بکەینە ڕۆمان بکەینە چیرۆک بۆ بە تایبەت چیرۆک بۆ منداڵان کە بەداخەوە تا ئەندازێک ئەمە نەوەی ئایندەمان ئێمە فەرامۆش کردووە لەم بارەوە و لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی سیمینارات و وەرکشۆپەوە هەموو ئەم بابەتانە کاری لەسەر بکە هەتا لە ڕێگەی چاپکردنی کتێبی فکری فەلسەفیەوە زۆر گرنگە کە ئەم دیدگای ئەفسانە بخەینە خزمەتی پرسی ژینگە پارێزیەوە لەم ڕۆداوە بە ئانی بکەینەوە تەنها لە مێژوودا نێڵڕێتەوە لە ناو ڕەفەکانە نێڵڕێتەوە کە بەداخل من نەمانێنەوە تا ڕەفەشەوە ئەوەی کە هەیە زۆربەی کە من زۆر بەدواداچوونم بۆ ئەم بابەتە کردووە لە ڕاستیدا تەنها زارەکیە ئێمە لەمە دەری بڕین بیانین بە ئەرشیفی بکەین لە ڕاستیدا ئەمە گرنگە. تۆ کە باسی ئەفسانەکەی هەر یەکسەر لە مێشکی مرۆڤی ئێستا یا مرۆڤی لەوەتەی مرۆڤی عاقڵ دروست بووە یەکسەر بەسراوە ژین وسوور ئەفسانەکان زادەی ژینگەن خۆ ئەفسانەکان زادەی ژینگەن خواوەندەکان زادەی ژینگەن مامەڵەی خواوەندەکان مامەڵەی ئەفسانەکان لەگەڵ ئاژەڵە لەگەڵ با لەگەڵ دەوروبەرە هەر هەمووی ئەمانە ژینگەیە یعنی تۆ کە قسەیەک لەسەر ئەفسانەکەی ناتوانانی دایبڕی لە ژینگەی ڕووەکی و ژینگەی ئاژەڵی کە
کە بە ئیسیلاحە لاتینیەکەی پێڵەن فاونا و فلۆرا تۆ ناتوانانی دای بڕی لەسەر ئەو مەسەلانە. اینجا هەر لەمەوە تۆ ئەو ناوچەی تیاژی ئەو وڵاتەی تایەژی ئەو شوێنەی تایەژی ئەکرێ ئەفسانە بێتە مایەی سوود مایەی سوودبەخشی و ماوەی تەوزیفکردن و بەکارهێنانی بۆ ئەوەی خەڵکی ئێمەی ئێستا بەو ئاڕاستەیە بچی. ئەفسانە ژینگەیەکانت چیرۆکە میلەکانت خورافەکانت تۆ هەر ئەمانە کاکە بۆ فیلمی مناڵ بۆ فیلمی کارتۆن بۆ دنیا بۆ دنیایەک شانۆگەری سوودی لێ بینراوە ئەکرێ زیاتر تەوزیف کرێ نەک بەو دەقەی کە ئەفسانەکە خۆی هەیە تۆ سوود لە ئەفسانەکە ببینی بەو شێوازەی کە خۆتەتەوێ ئاڕاستەیکەی بۆ خزمەتی ژینگە. ئەفسانەکان خۆی هەیە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ژینگە چۆن چی ئەمانە بەڵام ئەکرێ لێرش گەلێت تەجروبەی سەرکەوتوو هەیە لە فیلمساسیە لە فیلمی کارتۆنە لە حکایەتەکانی کە بۆ مناڵان ئەوە کرێت تۆ مناڵ هەر لە سەرەتاوە ڕای بێنی ئەو ئەفسانانە نەک وەکو ئەفسانەکە خۆی چونکە ئەفسانەکە خۆ مرۆڤی ئێستا قەناعەتی بە ئەفسانە نییە بەڵام تۆ ئەبێ قەناعەتە یان ڕێز لە عەقلی مرۆڤی پێشخۆت بگری کە ئەوان قەناعەتیان پێ بووە چ بە بتەکانیەوە چ بە ئاژەڵێەوە چوو بە خۆرومانەوە کە پەرستوێتی چ بە خواوەندەکانیەوە چ بە هەموو مامەڵەکانی تری لەگەڵ ئەفسانە و چۆن چیرۆکی لەسەردا تاچی و چۆن ئەو چیرۆکانە ئێمە ئێستا بە خەیاڵ ێزانین ئەو بە دەستوری ژیانی زانیوە ئەبێ ئاوا چاوە تەما ئەمە قسەی من نییە ئەمە قسەی خەزع الماجدی و فراس سەواحە کە من کتێبی فراس سەواحم تەرجەمە کردووە خودا و گەردون و مرۆڤ مەسەلە زۆر ئەڕایە ئەمە تۆ نەک سەرچاوەی ژینگە سەرچاوەیە کە ئەسڵەن بۆ ئەمەی کە باسمان کرد سڵی زێڕین زۆربەی حتا دینەکانی سەرارزەباتەوە سەردەمێک کە ئەفسانە دەستوری ژیان بووە ئێمە ئەبێ ئاوا بڕوانین وەکو شتێکی توڕەهاتی بەشەری بێ عەقلی بەشەری تەماشای ئەفسانە نەکەین ئەفسانە سەردەمێک دەستوری ژیان بووە ئەبێ ئاواتە نەک بەو عەقڵەی ئێمە ئێستا بیرەکەینەوە بەڵام ئەبێ تەوزیفی بکەین ئەبێ بەکاری بێنین چۆن وا لێ بکەین ئەو خەڵکەی ئێستامان کە ژینگە وێرانەکە چۆن ئەفسانەکان سوودبەخش بوون بۆ ئەوەی ژینگە بنیاد بنێتەوە. ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ژینگەیی لە ئێستادا چەند پێویستی بە زانستە پێویستی بەوەیە دیسانەوە بە ئەفسانەکانە بچێتەوە چونکە ئەو ئەفسانانە دنیایەک وەڵامی تایە بۆ ئەو پرسیارانەی کە هەمان کە مرۆڤ لە هەموو سەردەمەکانە دەبێت وابەستەی ئەو ژینگەیە بێت ئەو پێکاتە سروشتیانە بێت کە لەگەڵ یاشین سەیری لە نوح سەیریکەین نوح پێویستی بەوە بووە ئاژەڵەکان لەگەڵ خۆیان لەسەر بەلەمەکەیە بەرێ لەگەڵ خۆیان کەواتە ئەمە دانپێنانە بەوەی کە ئێمە بە بەردەوامی پێویستمان بە فرە زیندەوەرەکان هەیە فرە چەشنەکان هەیە بۆی لەگەڵمان نابژین ئەمە نمونەیەکی زۆر سادە ئاو سەرچاوی دروستبوونی کۆمەلگاکانە وا باشترە کە ئێمە ڕێز لەو ئاوە بگرین کە لە بەردەستمانە هەیە ئەو کشت و کاڵی کە بەرهەمەکەی خۆی مرۆڤ بەرهەمەکەی خوا یەشەکە لەو پێکاتانە کەواتە هەموو ئەو دەرەنجام و هەموو ئەو لێکەوتانەی کە چیرۆکە ئەفسانەیەکان پێمان ئەڵێت لە ئێستامانە بە هەمان ڕێکار و ڕێچکە زۆر باشە وابەستەی بین چونکە لە ڕێگەی ئەوە دەرسێکە وانەیە کە لێوەی فێرە بین کە ئێمەی مرۆڤ بەشێکین لەم سروشتە ئێمە بە دەسەڵاتداری گەورە نین لەم سروشتەیە چەند زیندەوەرێکی بینرا و نەبینرا و زەرورە بۆ ئێستامان مرۆڤیش هەرم نەزەرورە.